لا شارۆچکەی سەرچاوم لە سنووری ئیدارەی ڕاپەڕین مانگی ڕابردوو یەختێکی کۆچبەران بە نزیکی 33 سەرنشینەوە لە دەریای ئیجەدا نوقم بوو. لەو ژمارەیە 5 کەسیان گیانیان لەدەستدا کە 3 کەسیان بیانی بوون و 2 کەسیشیان کورد بوون. ئەم دوانە دایک و کچێک بوون، دانیشتووی سەر و چاوە بوون و خۆی و هاوسەری و منداڵەکەی بەمەبەستی گەیشتن بە وڵاتانی ئەوروپا کۆچیان کردووە و ئەمڕۆ نزیکەی مانگێک دەبێت ئەمڕۆ تەرمەکان گەیەنراوەتەوە زێدی خۆیان و لێرە بە خاک دەست پێدرێن. بۆ زانیاری زیاتر من قسە لەگەڵ خۆیان دەکەم، لەگەڵ کەس و کاریان قسە دەکەم. کاگرەس و ئەم کاتت باش ئەگەر پێم بڵێ ئەوان کەی ڕۆشتن و چەند کەس بوون کە ڕۆشتن؟ بەخێر بێ سەرچاوانەوەڵ ئەوان نزیکەی چل شەوێک دەبوو ڕۆیشتن، بەڵام وەکو ڕۆیشتن لە تورکیاوە لە 28 مانگەوە ڕۆیشتن کە ڕۆیشتیشن بەرە وڵاتی یۆناان لە ڕێگادا کە سواری بەلەمەکەمون قاچاقچەکەیان تووشی پۆلیسی یۆناان دەبێت و ئەوش لە ترسان ڕادەکات و زۆر بە سەریعی دەگەڕێتەوە لە ئەنجامدا بەلەمەکەی وەردەگەڕێ و پێنج لە سەرنشینەکان دەبنە قوربانی کە سێیان بیانین و هیچ لەوانە خوشکی من و کچەکەیەتی. هۆکاری ڕۆشتنیان چی بوو؟ هۆکاری ڕۆیشتنیان مێردەکەی لی سوێنێ موچە خۆر نەبوودانە مەزرا بوو ئەوش وە کۆم خەڵکە بە دوای ژیانێکی خۆشکەوت و سەفەری کوتی سەفەر دەکەم بە وڵاتەکانی دەرەوەی ئەوروپا و دەمەوێت ژیانێکی خۆش بە خۆم دروست بکەم. هۆکارەکەی چی بوو نازانن یەختەکە کە نقم بۆ هۆکارەکەی چی بوو؟ یەختەکە کە نقم بووە پێوەکو پێم گوتی ئەو یەکەم جار قاساقچەکە پێی گوت بوو 18 نەفەر لەو یەختەیە دەدەم کەچی ئەوان کە سوار بوونە 33 نەفەر لە یەختەکەدا بوونە و بەڵام لە ئەنجامی ئەوەشدا کە پۆلیس تووشیان بە پۆلیسیۆنان ئەوان لە ترسی قاساقچەکە بۆی نەگیرێت و ڕوعی خۆی ڕزگاری بێت حکم نەدرێ زۆر بە سەرعی گەڕاوەتەوە خۆی نەداوەتە دەستەوە لە ئەنجامدا خۆی کێشاوە بە شاخێکدا و بەلەمەکەی وەرگەڕاوە. تەمەنیان چەند داوانێک کە خوشکەکەم تەمەنی 36 ساڵە مناڵەکەشی 9 مانگە. کۆتاجار کە قسەتان لەگەڵکردن کەی بوو چۆن بوو؟ ئەو ڕۆژە ئەو کشەوەی کە بەڕێکەوتن قسەمان لەگەڵیان کرد گوتی ئێمە ساعت 11 شەو بەڕێ دەکەون هەر ئەو کاتە بوو دواتر هەواڵی مردنیان بۆمان هەست 6 بەیانی.